دوای پێدانی کۆکردنەوەی کرێ ئاو عەریزە نووسین گۆڕهەڵکردن و چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا بە کەرتی تایبەت. کەرتی کارەبایش دەدرێتە کۆمپانیا حیزبیە بەناو تایبەتەکان. پەیجی فەرمی وەزارەتی کارەبا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەسەر زاری کەمال محەممەد وەزیری کارەبا بڵاوی کردەوە. پێدانی کارەبا بە کەرتی تایبەت لە مانگی 12 ئەم ساڵ دەچێتە بواری جێبەجێکردنەوە. وەزیری کارەبا لەبارەی پێدانی کەرتی کارەبا بە کۆمپانیاکان دەڵێت حکومەت سەرپەرشتی دەکات و چاودێری وردی پرۆسەکە دەکات. ڕێژەی لە سەدا هەفتای فەرمانبەرانی کارەبایش تێدا کار دەکەن و نرخی کارەبا زیاد ناکات. لێدوانەکەی وەزیری کارەبا هاوڵاتیانی هێنایە سەرخەت. بەشێکیان پێیان وایە ئەو کارە لە پێناو گیرفانی کۆمپانیا حیزبیەکاندایە و دەڵێن ئەگەر حکومەت هەموو شتێک ڕادستی کۆمپانیاکان بکات ئەی خۆی کاری چییە؟ لە کۆمنتێکدا بۆ پەیجی وەزارەتی کارەبا هاوڵاتیە گاماژەی بەوە کردووە سەرجەم وەزارەتەکان ئاو و کارەبا و ڕێگاوپان ژینگە و دامەزراوە حکومیەکان لەسەر بودجەی گشتی دامەزراون. بەڵام داهاتەکەی بۆ گیرفانی بەرپرس و حیزبەکانە بەناوی کەرتی تایبەتەوە. هاوڵاتیەکی دیکەش جەخت لەوە دەکاتەوە ئەگەر ڕەوشەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئاخیرەکەی هیچ شتێک بۆ کەرتی گشتی نامێنێتەوە و هەمووی بەسەر کۆمپانیەکانی خۆیاندا دابەش دەکەن. هەوڵەکان بۆ پێدانی کەرتی کارەبا بە کۆمپانیا حیزبیەکان دوای ئەوە دێت بە بەرنامە زۆرینەی کەرتەکان دراونەتە کۆمپانیا حیزبیەکان و میلەت بووە بە کرێچی ئەوان. حکوومەتی هەرێم هەریەکە لە کۆکردنەوەی کرێی ئاو، عەریزە نووسین، گۆڕهەڵکردن، چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا لە خۆشخانە تایبەتەکان، زۆرینەی کاروباری خاڵە سنووریەکان، ئینتەرنێت و گەیاندن، پاراستنی کێڵگەنەوتیەکان هەمووی بە کۆمپانیا حیزبیەکان داوە. هاوکات باج و ڕسوماتی بە ڕێژەیەکی زۆر لەسەر هاوڵاتیان زیاد کردووە، لە بەرامبەریشدا موچە و خزمەتگوزاری نییە. بەرپرسانی حکومەت بە مەبەستی ماکیاشکردن و داپۆشینی پێدانی کەرتەکان بە کۆمپانیا حیزبیەکان دەڵێن لە وڵاتانی پێشکەوت و کەرتی تایبەت زۆرینەی کاروبارەکان ڕادەپەڕێن. ئەمەش لە کاتێکدا لە هەرێمی کوردستان شتێک نییە بە ناوی کەرتی تایبەت. ئەوەی هەیە چەند کۆمپانیا و بەرپرسانی باڵان کە قۆرغی سەرجەم بوارەکانیان کردووە و هاوڵاتیان دەڕوتێننەوە. کابینەی نوێمی حکوومەتی هەرێم کە زیاتر لە ساڵێکە دەست بەکار بووە بەدەیان بەڵێنی بریقەدارەوە هاتە پێشەوە و بەڵێنی موچەی تەواوی 30 ڕۆژجارێک و خزمەتگوزاری بە هاوڵاتیاندا کەچی هەر لە ماوەی 1 ساڵدا نە موچەی هێشت و نە خزمەتگوزاری پێویستی کرد. هاوکات دەستی کرد بە زیادکردنی باج و ڕادەستکردنی دام و دەستگا و وەزارەتەکان بە کەرتی حیزبی بە ناوی تایبەتەوە. ئێستاش کە هاوڵاتیان بەدەست بێموچەی و بێکاری و نەبوونی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. حکومەت هەربیری لای ئەوەیە بەبێ ئەوەی موچە و خزمەتگوزاری پێویست پێشکەش بکات چۆن لە ڕێگەی کۆمپانیا حیزبیەکانەوە پارە لە گیرفانی هاوڵاتیان بکێشێتەوە.